فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان پشتیوانی مادی و معنەوی خۆی بۆ کەمپینی کۆکردنەوەی هاوکاری بۆ لە قەوماوانی لافاوەکەی هەولێر ڕاگەیاند. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت هەموو هەوڵێکی خۆیان دەخەنە گەڕ بۆ کۆکردنەوەی هاوکاری مادی و گەیاندنی بە زیان لەکەوتوانی لافاوەکەی هەولێر. لە پەرلەمانی کوردستانیش کار دەکەن بۆ ئەوەی لایەنی کەم تەرخەمی ئەو کارە ساتە ڕوون بێتەوە و پێویستە سزا بدرێن. لە سۆنگەی ئەوە کە بەڕاستی هەست بە برپرسیارەتی ئەەکەین بۆیە ئەمڕۆ مەیدانیان هاتینە خزمەت برانی بەڕێوەبەرانی بەخشین و بۆ ئەوەی ئەم کەمپێنەی کە ڕایان گەیاندووە بۆ هاوکاریکردنی ئەو خەڵکە لە قەوماوەی شاری هەولێری خۆشەویست ئێمە هاتوین یەکەم وەکو فراکسیۆنی کۆمەڵی دادگەری خۆمان پشتیوانی خۆمان دەرئەبڕین بەڕاستی و چیمان پێ بکرێ لەوەی کە لە توانامانە هەبێ لەوەی کە خەڵکی خێرخوا بناسین لەوەی کە دەنگ و سەدامان بگاتە خەڵک پشتیوانی کەمپینەکە ئەەکەین و بەڕاستی ئەرکێکی گەورەیە ئەرکێکی شەرعیە. بەڵام پێش هەموو شتێک بەڕاستی ئێمە داوا لە حکوومەت دەکەین کە بە زووترین کات بە عەمەلی نەک تەنها بە زار بەڵکو بە کردار بێت بە فریای خەڵکی هەژار و لێ قەوماوی هەولێرەوە چونکە لە ڕاستیدا ئەمە ئەرکی حکوومەتە بە حەقیقەت. حکوومەت پارەی لەلایە حکوومەت سەرۆت و سامانی خەڵکی لەلایە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەگەر حکوومەت لەم کاتان نێتە دەنگ نێتە مەیدانەوە بە عەمەلی بەڕاستی وەکو سەدان بابەتی ترکە کەم تەرخەمە لە ئاستی میلەتەکەی خۆی ئەویش ئەڕواتە سەر ئەو هەموو کەم تەرخەمیانە. بۆیە ئەمڕۆ پێویستە حکوومەت بە شێوەی کردداری بێتە مەیدان نەک تەنها بە زار و بە سەردان و بە قسەکردن بە کردداری خەڵک لێ قەوماوە ئەبێ بە کردداری بێ بەسەردەمیەوە. فراکسیۆنی کۆمەڵ پێی وایە هۆکاری ڕوودانی لافاوەکەی هەولێر کەم تەرخەمی بووە و دوای بە دواداچوونەکانیان دەرکەوتووە بۆ ئەوەی ئاوی باران و لافاو نەچێتەوە پرۆژەیەکی نیشتەجێبوون. ڕێڕەوی ئاوەکە گۆڕدراوە بۆ نێو یەکێک لەو گەڕەکانەی خەڵکانێکی هەژارتیایدا نیشتەجێبوون. لە هەموو وڵاتاندا ڕێڕەوی ئاو دیارە لە هەموو شارێک لەم شارە لە سلێمانی ڕێڕەوی ئاو کە کاتێک باران زۆر بارێ دیارە بە شوێدا دەڕاتە خوار. تو بێ مەسن ئەم ڕێڕەوە بگری و لەو لاشۆ چارەسەری ئەوە نەکەی کە ئاوەکە لادەدات چی کارەسات هەیە دروست دەکا کەم تەرخەمی بەڕاستی یعنی و خەڵکەوێن دەرم بینی بڵێ تیان تەنها 2 سعات 2 شۆفەر هات بێتە من ئەم کارەساتە ڕووی نادا خەڵکی ئێوە شارەزان و ڕێڕەوەکەشی دیار بوو من بە خۆمان چوونە سوێ بینیمان و بۆیە بەڵێ من بەڕاستی لەم ڕۆوە حکومەت کەم تەرخەمە دەنا بەڵێ لە هەموو دنیا کارەساتی سروشتی هەیە کاکە یانی جار بێ وڵاتێک زۆر پێشکەوتوشە لایەک ئاو دەیبا بەڵام ئەم کەم کورتیە گچکانیان نییە ئەوان بە باران و کارەساتەکە زۆر گەورە بووە ئێمە بەڕاستی هێندش گەورە نەبووە بەس دەتوو نەتوانی لەم ڕوانەوە بینی پارێزگاری لە خەڵکی بکەی ینی حکمڕانی یانی چی حکومەتایەتی یانی چی چێ وڵاتێکی بەڕاستی ئەم حکومەتە دەدرێت دادگا کاکە ئەمە خەڵکە بۆ ینی 12 کەس بۆ بنە قوربانی کەم تەرخەمی وەزارەتێکە یا کەسێکە یا بەرپرسێکە. فراکسیۆنی کۆمەڵ سەرڕای پێداگری لە بەدەمۆچوونی زیان لەکەوتوانی لافاوەکەی هەولێر داوا لە سەرجەم خێرخوازانیش دەکات لە ڕێگەی کەمپینەکەی بەخشینەوە هاوکاریەکانیان بە زیان لەکەوتوان بگەێنن هاوکات ڕاشی دەگەێنن ڕوودانی ئەم جۆرە لە لافاوانە یەکەم جار نییە لە هەولێر و هۆکارەکەشی کەم تەرخەمی لایەنە پەیوەندیدارەکانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووش نەیانتوانیوە ڕێگەوبان و ئاوەڕۆیەکی بێگرفت دروست بکەن تا چیتر هاوڵاتی گەڕەکە هەژانشینەکان بە گیان و ماڵیان باجەکەی نەدەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.